محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. گەیشتینە ئاەتی چل سوورەتی بەقەرە کە خوای گەورە پاش باسکردنی بەسەرهاتی دروستبوونی ئادەم سەلامی خوای لەسەر بێت و هەروەها فری و خواردنی ئادەم و حەوا بەهۆی شەیتانەوە و پاشان تۆبەکردن و پەشیمان بوونەوەی ئادەم بۆ لای خوای گەورە. خوای گەورە دێ باسی بەنو ئیسرائیلیەکانمان بۆ دەکات. بەنو ئیسرائیلی چێن؟ طبعا ئیسرائیل بەتەنێ شتێک کە بەنو ئیسرائیل شتێکی کەنە. ئیسرائیل یعنی یعقوب پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ. ئیسرائیل یعنی عەبدوڵڵاه یعنی بەندەی خوا مەبەست لێی یعقوبە. کە دەڵێی بەنو ئیسرائیل یعنی ئەوانەی بەڕەسەڵک دەستنە سەر یعقوب پێغەمبەری سەلامی خوای لەسەر بێ. بۆیە لە قورئانەدا لە هەر شوێنێک گوترا یا بەنی ئیسرائیل یا بەنی ئیسرائیل یعنی ئەین ئەو کەسانەی کە بەڕەسەڵک دەستنەوە سەر یعقوب پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێت و بە لە ذورریەت و نەوەکانی یعقوب پێغەمبەرن. جا دەفەرمێت یا بەنی ئیسرائیل اذکوروا نعمەتی الەتی ئەنعەمت عەلەیکم. ئەی نەوەکانی ئیسرائیل ئەی نەوەکانی یعقوب پێغەمبەر یعنی ئەی ئەوانەی کە بەڕەسەڵک دەستنەوە سەر یعقوب پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ اذکوروا یعنی وە بیر خۆتانی بێننەوە بیرکەنەوە لە چی؟ لە نیعمەتی لەو ناز و نیعمەت و چاکانەی من کە ئەنعەمت عەلەیکم کە ڕشتومە بەسەر ئێوەدا. واضحە؟ یا بەنی ئیسرائیل اذکوروا نعمەتی الەتی ئەنعەمت عەلەیکم ئەی نەوەکانی ئیسرائیل بیر بکەنەوە لەو ناز و نیعمەت و چاکانەی من کە ڕشتومە بەسەر ئێوەدا. ئەوە یەک. و ئەوفوا بعەهدی و ئەوفوا جێبەجێکەن ئەو بەڵێن و پەیمانەی کە داوتانە بە من جێبەجێکەن ئەو بەڵێنەی ئەو وعدەی کە داوتانە بە من کە ئەو وعدەی کە بەنو ئیسرائیلیەکان یا مرۆڤایەتی داویەتی بە خوای پەروەردیگار بریتیە لە عەبدایەتیکردن بۆ خوای پەروەردیگار و گوێڕایەڵیکردنی ئەمرەکانی خوا و هەروەها وعدیشیان لێوەرگیرا بوو کاتی خۆی کە ئەگەر پێغەمبەری ئاخر زەمان هات کەسێک هات بە ناوی موحەممەد و پێغەمبەری کۆتایی بوو ئیمانی پێبێنن. خوا دەفەرمێت و ئەوفوا دەی جێبەجێکەن ئەو وعد و بەڵێنەی کە داوتان بە من ئوفی بعەهدیکم ئەمنیش جێبەجێ دەکەم ئەو بەڵێنەی کە داومە بە ئێوە. ئینسان بەڵێنی گوێڕایەڵی داوە بەخوا وایە خوای گەورەش بەڵێنی ئەوەی داوە کە ئەگەر گوێڕایەڵی خوا بکەین خوای گەورە بەهەشتمان لە بەرامبەر بداتێ پاداشمان بۆ بنووسێت و ئەجرمان داتەوە لە قیامەتی. و ئیایە فەرهەبوون و تەنها و تەنهاش لە من بترسن لە هیچ کەسێکی دیکە مەترسن. وازەحە؟ سێ لە ئاەتەکەدا خوای پەروەردیگار کۆمەڵێک فەرمان دەکات سێ فەرمان. یا بەنی ئیسرائیل اذکوروا نعمەتی الەتی ئەنعەمت عەلەیکم ئەی بەنو ئیسرائیلیەکان ئەی نەوەکانی یعقوب و بیر خۆتانی بێننەوە هەمیشە لە بیرتان بن ئەو ناز و نیعمەت و چاکانەی من کە کردومە لەگەڵتان. ئەوە یەک. و ئەوفوا بعەهدی و جێبەجێشیکەن ئەو بەڵێنەی کە داوتانە بە من ئوفی بعەهدیکم ئەمنیش ئەو بەڵێنەی داومە بە ئێوە جێبەجێ دەکەم. و ئیایە فەرهەبوون تەنها و تەنهاش بەس لە من بترسن لە کەسی دیکە مەبترسن. ئەو جار پێیان دەڵێ چی؟ و ئامینوا بیما ئەنزەلتو و ئامینوا و باوەڕ بێنن بیما ئەنزەلتو بەو کتێبەی کە ناردوومەتە خوارێ ئێستا کە قورئانەها. و ئامینوا و باوەڕش بێنن بیما ئەنزەلتو بەو کتێبەی کە ناردوومەتە خوارێ ئێستا بۆ سەر محەممەد صلی الله عليه وسلم کە کتێبەکە چۆنە؟ مصدقا لما معكم بەڕاستی دادنێ ئەو کتێبەی کە بۆ ئێوە هاتووە. هیچ ئاەتێکمان هەیە لە قورئاندا بڵێ تەورات ڕازنی و ئیمانت پێی نەبێ؟ بێگومان نا. چۆن ئیمانمان بە قورئانە هەیە ئاواش ئیمانمان بەوە هەیە کە ئینجیل کتێبی خوای پەروەردیگار بووە. وایە تەورات کتێبی خوای پەروەردیگار بووە زەبور کتێبی خوای گەورە بووە. بۆیە خوای گەورە بەوانیش دەفەرمێت دەی ئێوەش باوەڕ بێنن بیما ئەنزەلتو بەو کتێبەی کە ناردوومەتە خوارێ و مصدقا لما معكم بەڕاستی دادنێ ئەو کتێبەی کە بۆ ئێوە هاتووە. واضحە؟ ئەو جار دەفەرمێت ولا تەکونوا ئەوەل کافر به ئێوە یەکەم کۆمەڵ و یەکەم دەستەمە بن کە بێ باوەڕ ببن بەو قورئانە و بەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم. ئێوە خاوەنی پێغەمبەر بوون خاوەنی کتێب بوون لەگەڵ مسلمانان زۆر شتان هاوبەشە. وایە چۆن ئێمە تەمان خوای دەپەرستین ئەوانیش ئەڵڵای بەخوا دەزانن زۆرینەیان تەمان چۆن کتێبی ئاسمانی بۆ ئێمە هاتووە بۆ ئەوانیش هاتووە کەواتە دەفەرمێت
ولا تكونوا أول كافر به إيوة يكم كومل دستما بن كبي باور دبن بو قرآن باشان ولا تشتروا بآيات الله مقورنوا نشانو بلغكاني من كلاتانا بثمنا قليلا لبرامبر بارو دسكوتيكي كمي دنياي ولا تشتروا مي فروشن مي قورنوا نشانو بلغكاني من كبوتان هاتوا بپارو مبلغێکی کەم جا ئەو فرۆشتنی ئاەتە بە هەر نەوعێک بێها کەسێک پارەت داتێ حکمێکی دینی بگۆڕی طبعا لەبەر خاتری دنیا طبعا هەر فرۆشتنە ئەو کەسێک کە نوشت دوعا و فەرموودە و شت دەنووسێتەوە و طبعا تیجارەتی پێوە دەکات دیسان هەر فرۆشتنە ئەو کەسێک کە بە قورئان یا بە لەقەبی دینی معاملە و تیجارەتی دنیایی دەکات و هەوڵدانی بۆ ئیسلام لە پێناوی دنیاە ڕێک گۆڕینەوەی دنیاە بە قیامەت خوا دەفەرمێت وەلا تەشتەڕوا بئایاتی الله مەگۆڕنەوە بەڵگە و نیشانەکانی من لە بەرامبەر پارەیەکی یا دەستکەوتێکی کەمدا وئیایە فەتەقون تەنها و تەنهاش پارێزکاری لە فەرمانەکانی من بکەن تەنها و تەنها فەرمانەکانی من جێبەجێکەن و فەرمانی هیچ کەسێکی دیکە جێبەجێ مەکە واضحە هاگە سەیری ئاەتەکەی کەینەوە بە سەریعی معناکەی وآمنوا بما أنزلت مصدقا لما معكم باوەڕ بێنن بەو قورئانەی کە ناردوومەتە خوارێ ئێستا بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم مصدقا لما معكم کە ئەو قورئانە بەڕاستی دادەنێ کتێبەکەی ئێوە ولا تكونوا أول كافر به يكم كومەڵە و دەستەژ مەبن کە بێ باوەڕ دەبن بە قورئان ولا تشتروا بآيات الله ثمنا قليلا مەگۆڕنەوە بەڵگە و نیشانەکانی من بە پارەیەکی کەم وئیایە فەتەقون تەنها پارێزکاری لە ئەمرەکانی من بکەن یعنی چی یعنی ئەمرەکان واجبەکان جێبەجێکەن لە نەهی و قەدەغەکراوەکانی مش دوورکەونەوە طبعا ئینسان بەس مکەلەفە ئەمری خوای جێبەجێکە وایە بەس ئەوەی خوا لەسەری واجب کردووی جێبەجێیکەی و ئەوەی کە لەسەری قەدەغە کردووی لێی دوورکەویەوە دەبی بە متەقی و بە پارێزکرد پاشان نەهیەکی دیکە دەفەرمێت وەلا تەلبیسوا الحەق بالباطل دامە پۆشن ئەو حەق و ڕاستی کە بۆتان هاتووە بالباطل بەشتی پوچ و بەشتی ناڕەوا ولا تەلبیسوا الحەق مەی شارنەوە دایمە پۆشن ئەو حەقیقەت و ڕاستەقینەیەی کە دەیزانن کە ئەوان یەقینیان هەبوو محەممەد پێغەمبەر صلی الله عليه وسلم یەقینیان هەبوو کە قورئان کەلامی خوای گەورەیە بەڵام بە هێندێک شتی پڕوپوچ کە بۆ خۆیان خزبوویانە ناو تەورات و ناو ئینجیل طبعا حەقیقەت و ڕاستیەکانیان دەشاردەوە بەس بۆی بیانویان هەبێ ئیمان بە پێغەمبەر نەهێنن ها چونکە ئەگەر گوتبان محەممەد پێغەمبەری ئاخر زەمانە و باوەڕشمان پێی نییە طبعا ئەو کاتی ینی نەسڕانیەتی خۆشیان دەکەوتە ژێر پرسیارەوە ئەو کاتی بۆ خۆشیان لەگەڵ ئاینەکەی خۆیان هەموو خەڵک بە درۆی دەزانێن بۆ ئەوەی بیانویان دەستکەوێ هەمیشە بەڵگەکانیان دەشاردەوە جا دەفەرمێت وەلا تەلبیسوا الحەق بالباطل مەیش دایمە پۆشن ئەو حەقیقەت و ڕاستەقینەیە کە بۆتان هاتووە بە شتی پوچ ئەو جار وەتەکتموا الحەق و هەروەها مەشی شارنەوە ڕاستی ئەو ڕاستیەی کە دەیزانن مەی شارنەوە وأنتم تعلمون ئێوە چاک دەزانن کە محەممەد پێغەمبەر صلی الله عليه وسلم چاک دەزانن کە قورئان کەلامی خوای گەورەیە چاک دەزانن کە ئەوە دینی حەقیقیە و دینی ڕاستەقینەیە ولا تلبسوا الحق بالباطل دامە پۆشن ئەو حەقەی کە بۆتان هاتووە بەشتی پوچ وتەکتموا الحق وأنتم تعلمون و هەروەها مەشارنەوە ڕاستیەکان و ئێوە چاک دەزانن کە ڕاستیەکان چین ئەو جار دەفەرمێت وأقیموا الصلاة وآتوا الزکاة وأقیموا الصلاة نوێژەکانتان بکەن بە چاکی بە باشی بە جوانی ئەقیموا الصلاة ها لە هەر شوێنێکی قورئانێدا هەبوو یعنی نوێژەکانت بکە بەو شێوەیەی کە پێغەمبەر کردوویەتی صلی الله عليه وسلم لە ڕووی ڕواڵەتەوە ها وایە وەڵە ڕووی ناوەڕۆکیشەوە یعنی لە کاتی نوێژەدا خشوع بە و ملکەز بە و دڵ و ڕوحت با لەگەڵ نوێژەکەیدا بێ ها وأقیموا الصلاة یعنی نوێژەکەت بکە نوێژەکانتان بکەن بە جوانی بە باشی چونکە طبعا هۆکاری یەکەم بۆ چوونە بەهەشت دوای ئیمانهێنان بریتیە لە نوێژ وآتوا الزکاة و هەروەها زەکاتیش لە ماڵەکانتان دەرکەن ئەگەر ماڵتان هەبوو وەرکەعوا مع الراکعین ڕکوعش ببن نوێژش بکەن لەگەڵ ئەو کەسانی کە نوێژ دەکەن یعنی لەگەڵ کۆمەڵ و دەستە و تاقمی مسلمانانیش دابن هەم لە کاتی عیبادەت و خواپەرستیکردن و لە کاتی خزمەتکردنی دین و شریعەتی خوای گەورە ها کە دەفەرمێ وەرکەعوا ڕکوع طبعا بەشێکە لە نوێژێ وایە
بەڵام ڕوکنێکی ئەساسی نوێژەیە کە دەڵێ وەڕکع و مع الراکعین نوێژە بکەن لەگەڵ ئەو کەسانەی کە نوێژ دەکەن یان مەبەستی ئەوەیە کە هەمیشە بۆ هەموو شتێک لەگەڵ کۆمەڵی مسلمانان دابن لەگەڵ لە مسلمانان دامە بڕێن چونکە خزمەتی دین بە تاکە کەسی کەمتر دەکرێت عادەتەن ئەگەر کۆمەڵێک خەڵک بەیەکەوە خزمەتکە خزمەتەکە گەورەتر واضحە ئەو جار خوا دەفەرمێت ئەتەئمرون الناس بالبر وتنسون أنفسكم ئێوە فەرمان بە خەڵکی دەکەن کە چاکەکاری بکەن و چاکەکار بن بەڵام وتنسون أنفسكم خۆتان لەبیر دەچێتەوە دەکرێشتیوە ئەتەئمرون الناس بالبر ئێوە فەرمان بە خەڵکی دەکەن چاکەکاری بکەن یعنی چاکەکاری فێری خەڵکی دەکەن بە خەڵکی دەڵێ سەدەقەی بکە خێرێ بکە نوێژی بکە ڕۆژوو بگرە ڕازگۆ بەچی بە بەڵام بۆ خۆ دوانەبی ئەتەئمرون الناسەوە پرسیارە بەڵام عولەما دەفەرمون پرسیاری ئینکاریە یعنی ناکرێ ناگونجێ ئینسان فەرمان بە خەڵکی بکە کە چاک بێ بەڵام بۆ خۆت چاک نەبی و گەورەترین تووڕەی خوای گەورەژە خوا دەفەرمێت یا ئەیها الذین آمنوا لم تقولون ما لا تفعلون كبر مقتا عند الله أن تقولوا ما لا تفعلون دەفەرمێت بۆچی قسەیەک دەکەن ئەی ئیمانداری ناکە بۆ خۆتان جێبەجێ ناکەن ئەوەی کە دەبێتە هۆکاری تووڕەی خوا لە ئینسان ئەوەی کە ئینسان قسەیەکە بەڵام بۆ خۆی جێبەجێ نەکە لە قیامەتش حەدیثی صحیحمان هەیە دەفەرمێت جاری وا هەیە لە بەهەشتەکان لە بینی خۆیاندا دادەنیشن بیر دەکەنەوە دەڵێن خۆفلان کەس لە دنیادا قسەی خێری بۆ ئێمە دەکرد خوتبە وتاری بۆ ئێمە دەخوێندەوە دەبێت لەکوێ بێ خوای گەورە پیشانی کەسەکان پیشان دەدا دەبینن ئەو کەسێک کە ئەوانی ئامۆژگاری کردووە ئەوان ئیسیفادەیان لێ کردووە لە ناو جەهەنەمێدایە بە دەوری ڕێخەڵەکانی خۆیدا دەخولێتەوە و دەسوڕێتەوە جا پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم ئەوانە خوتەبا و وتاربێژەکانی ئومەتی منن ئەوانەی کە قسەیان بۆ خەڵکی کردووە بە خەڵکیان گوتووە چاکەکار بن بۆ خۆیان چاکەکە نەکردووە بە خەڵکیان گوتووە خراپەکار مەبن بەڵام بۆ خۆیان خراپەکار بوون کە ئەوە خراپترین شتێکە کە ناکرێ ئەوە جوولەکەوا بوون ناکرێ مسلمان وەکو جوولەکان وابێ ئەتەئمرون الناس بالبر ئێوە فەرمان بە خەڵکی دەکەن کە چاکەکار بن بەڵام وتنسون أنفسكم خۆتان لەبیر دەچێتەوە وأنتم تتلون الكتاب لە کاتێکدا ئێوە کتێبی خوای گەورە کە بۆتان هاتووە دەیخوێننەوە و دەزانن لەناو کتێبەکەی خۆشتاندا ئەوە قبول نییە دەزانن لەناو تەورات و ئینجیلیشدا ڕێگە نەدراوە ئینسان تەورات و ئینجیل بەسەر خەڵکیدا بخوێنێتەوە بەڵام بۆ خۆی جێبەجێ نەکات تەنها شوێن کەوتوەکانی جێبەجێیان کە لەناو دینی مەسیحیەت ئینسان کە گەیشتە دەرەجەی قیسیس و ئەحبار و ڕەهبان و شارەزا لە تەکلیفەکان بە دوورە عادەتەن ینی هەرچی دەیڵێ پێی وایە بۆ خۆی لێبۆتەوە ئەگەر خەڵک وەک دەڵێ ئەو وەکو خەڵکیش نەبێ کە لە حەقیقەتدا لە ئیسلامدا شتیوا قبول نییە ئینسان هەتا زیاتر بزانێ دەبێت کردەوەشی لە خەڵکی زیاتر بێ هەتا زۆرتر عیلمت پێبێ مکەلەفتریشی هەتا زانست زۆرتر بێ محاسەبەش لە قیامەتێ قورسترە بۆیە دەفەرمێت ئەگەر عملی لەگەڵ نەبن خۆگەر تەوان عملی لەگەڵ بێ بەتەکرد پلەکەشی بەرزترە ئەتەئمرون الناس بالبر وتنسون أنفسكم ئێوە فەرمان بە خەڵکی دەکەن کە چاکەکار بن و خۆتان لەبیر دەچێتەوە وأنتم تتلون الكتاب لە کاتێکدا کە ئێوە ئەو کتێبەی کە بۆتان هاتووە دەیخوێننەوە ئەفەلا تعقلون بۆچی عقلی خۆتان و ژیری خۆتان بەکار ناهێنن ئینسان ئەگەر عقلی بەکاربێنێ دەکرێت ینی خەمی خەڵکت بێ بۆ چوونە بەهەشتێ بەڵام خەمی خۆت نەبێ معنای نییە خەمی خەڵک ئەوە دەبێ خەڵک نەچێتە جەهەنەمێ بەنمونە بە خەڵکی بڵێ درۆی مەکە چونکە درۆ دەباتە بە دۆزەخی خراپەی مەکە زوڵمی مەکە بەڵام بۆ خۆت سیفەتەکەت تێدا بن پێت ناخۆش بێ خەڵک بچێتە جەهەنەمێ بەڵام بۆ خۆت باکت نەبێ ئەوە ئیمان پێنەبوونە دنا ئەگەر ئیمانت بە بەهەشتێ هەبێ بۆ خۆت پێت خۆشە لە پێش هەموو خەڵکیەوەبی بۆ بەهەشتێ و کە ئیمانمان بە جەهەنەمێ هەبێ پێمان خۆشە لە هەموو خەڵکی دوورتر بین لە جەهەنەمێ واستعینوا بالصبر والصلاة ئەو جا دەفەرمێت داوای کۆمەکی و یارمەتی بکەن لە خوا ئەی ئیماندارینە بەهۆی ئارامگری و بەهۆی نوێژەوە وەستەعینوا یعنی ئەگەر تووشی تنگانە و ناخۆشی و ناڕەحاتی بوون دوو هۆکار بەکاربێنن بۆی خوای گەورە تنگانەیەکرد لەسەر لابە یەکەم سەبر چونکە هیچ ناخۆشیەک تاسەر نییە وایە هیچ دڵتەنجێک تاسەر نییە هیچ موسیبەتێک تا کۆتایی نییە چونکە دیقەت دێ ئەو موسیبەتانی کە هەر لە ژیانی ڕۆژانەماندا بەسەرمان هاتوون
چەند قورس بوون یەکەم جار ئەگەر خوای گەورە موسیبەتەکەشی لا نەبرد بێ ئارامی پێبەخشیوی ها وایە ڕای هێناوی لەگەڵ موسیبەتەکە وای لێ هاتووی سێبوری داوی و واد لێ هاتووە موسیبەتەکە لەسەر ئەهوەن و سوک بۆ جا ئەگەر ئینسان مسلمانانە بیرکاتەوە تەمان لەسەری سوکتریش دەبێ ها سەبر پاداشتەکەی چەندە لە قیامەتێ چاکەیەک بەدێ وایە سەدەقە هەندێک جار یەک بە سەتا یەک بە حەوسەتا بەس سەبر إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب بێگومان ئارامگران پاداشتەکەیان بێژمارە ها بۆیە لە قیامەتێ خۆزگە دەخوازی ها کە خوای گەورە موسیبەتی زۆرتر و قورستری بەسەرهێنابای ها و لە دنیاشدا ئەگەر ئینسان واقع بینانە بێ ها ئەگەر یەقینت بە پاداشتەکەی هەبێ ها هەمیشە خۆشحاڵ دەبی کە خوا موسیبەت و تاقیکردنەوە ئیمتحانت بەسەر بێنێ ها چونکە ئەگەر لە ئیمتحان و تاقیکردنەوە دەرچووی بەتەکیید لە قیامەتش پلەکەت و پاداشتەکەت لە ژمار نایەت و هیچ کەسێک پێی حساب ناکرێت بۆیە خوا دەفەرمێت کە تووشی تنگانە و ناڕەحاتی بوون داوای لابردنی ناڕەحاتیەکە بکەن لە خوا بەهۆی ئارامگریەوە چونکە موسیبەت ئەگەر بەسرت هات یا ئەوە تا هەر بە فعلی خوای گەورە ناخۆشیەکەت بۆ دەگۆڕێ بەخۆشی وایە خۆ ئەگەر بە هیچ کۆتایی نەهات وا دانێ هەتا لە ژیاندای موسیبەتەکە هەر بەردەوام بوو تاقیکردنەوەکە هەر بەردەوام بوو خۆ مردنی لە دوایە وایە بە هیچ کۆتایی نەیە بە مردن موسیبەت کۆتایی دێ اینجا ئینسان ئەگەر بیر لە پاداشتەکەی کاتەوە موسیبەتەکە هەرچیەک بە لەسەری سوک دەبێ وەستەعین و بالصەبری داوای کۆمەکی و یارمەتی بکەن بەهۆی خۆڕاگریەوە چونکە ئەگەر خۆڕاگر بووی و ئارامگر بووی ناخۆشی هەر کۆتایی پێدێ وەسەلا و هەروەها بەهۆی نوێژەوە بۆیە سەحابە و پێشینانی ئێمە کە پێداویستێکی زۆر تایبەتیان هەبایە لە خوای گەورەتیان دەکرد لە سندور کەعاد نوێژیان دەکرد لە ناو نوێژێدا لە خوای گەورە دەپارانەوە لە ناو نوێژەشدا لە سوزدەی لە خوای گەورە دەپارانەوە کە زۆر جار ئەوانەی کە ئیمانیان زۆر ساغ و ساف بووە هەر لە سوزدەی هەڵنەستاون هەتا داواکاریەکەیان جێبەجێکراوە هەتا دوعاکەیان جێبەجێکراوە بۆیە نوێش میعراج و بەرزبوونەوەی ئینسانی بۆ لای خوای گەورە لەگەڵ خوا قسە دەکەی لە بینی خۆت و خوادا هیچ نێوانێکت نییە هیچ نێوانێک مباشر لەگەڵ خوای دەڵێ ئیاکە نعبد و ئیاکە نستعین اهدنا الصراط المستقیم و خوای گەورەش فێری کردوین کە بڵێ ئامین و ئامینەکەش بەبێ گومانی تەمان فریشتە لەگەڵتی دەڵێنەوە ئەگەری تۆش قبول نەبێ ئیوان قبول دەبێ بۆیە دەفەرمێت داوای کۆمەکی و یارمەتی لە خوا بکەن بەهۆی نوێژ و ئارامگریەوە بەڵام ئاگاتان لێبی و ئینەها بێگومان ئەنجامدانی نوێش لە کەبیرەتون ها قورسە گرانە زۆر ئاسان نییە ها تەنها لەسەر چێ نوێژ ئاسانە جا بۆ ئینسان دەتوانێت خۆی تاقیکاتەوە تاخوا لە نوێژەدا خاشعی یا خاشعنی ملکەتی یا ملکەزنی نوێژەکەت ناوەڕۆکی هەیە یا ناوەڕۆکی نییە ئەگەر نوێژەکەت لەسەر قورس و گران بوو پێت وا بوو کە بانگیدا کۆڵێکت لەسەر شانە هەر خواخواتە وەک دەڵێ واجبەکەی لەسەر خۆت کۆکەیەوە و لە کۆڵ خۆتکەوە و پێت وابێت دوای نوێژەکەی تەواو دەکەویە ئیسراحەتەوە ئەوە نیشانەی لە کۆڵخۆکردنەوە و قورسیە بەڕاستی بەڵام ئەگەر تامەزرۆبی بچی ئەڵڵاهو ئەکبەری نوێژ دابەستی و وەک دەڵێ لە نوێژدا مانەوەکەت ئیسراحەت بێت و پشوو بێت و حەوانەوە بێ بێگومان ئەو کاتە نیشانەی ئەوەیە کە نوێژەکەت نوێژێکی بەکەڵکە و بە ئیستیفادەیە بۆیە دەفەرمێت وئینەها لەکەبیرەة إلا على الخاشعين بێگومان نوێژ کارێکی قورس و گرانە تەنها لەسەر ئەو کەسانە نەبێت کە بە ملکەسیەوە نوێژە دەکەن ها بە خشوعەوە نوێژە دەکەن ئەگەر ئینسان بە دڵ نوێژە بکات بە ملکەتی بۆ خوای گەورە نوێژە بکە خۆشترین کات و ساتت ئەو کاتەیە کە وانە ها لە دنیادا نەک بە بەرپرسێکی ها ئەگەر دەگەیەوە بە برادێک کە تۆزێک خۆشە دویست چەند خۆشحاڵی وانە تاوا چەند دەمێکێکترتان نەدیوە نسبەتی خۆشحاڵیەکەی چەندە ها لە بەرەوەی بەواقعی لە بەرامبەرتە و قەنەعەتت پێدی وایە هەیە گەر ئینسان لە نوێژەدا یەقینی تەواوی لە دڵدا واوێکە لەگەڵ خوای قسان دەکات و کەس شت لە بینیدانە مەلیکی مەلیکەکان پادشای پادشاکان ئینسان دەبێت چەند خۆشحاڵ بێ کەسێک کە هەرچی دنیا و قیامەتی تۆیە بەدەستێتی وایە و هەرچی داواشی لێ بکەی هیچ مانیعێک نییە داوای لێ بکەی وەخوای گەورەش دەتوانێت بۆ جێبەجێکە ئەو کاتە ئینسان دەبێت چەند خۆشحاڵ بێ بۆیە دەفەرمێت داوای یارمەتی و کۆمەکی بکەن لە خوای گەورە بەهۆی ئارامی و بەهۆی نوێژەوە وئینەها لەکەبیرەة إلا على الخاشعين بێگومان نوێژ بەڵام قورس و گرانە تەنها لەسەر ئەو کەسانە قورس نییە گران نییە کە بە خشوع و ملکەسیەوە نوێژە دەکەن جا هەموومان دەتوانین خۆ تاقیکەینەوە نوێژت خۆشحاڵ بووی لە نوێژەدا بەتەکید یعنی خشوعی لەگەڵە
نوێژەکەت کەڵکێکی هەیە سوودێکی هەیە ئەگەر وەک دەڵی پێ وابێ بارە و لەسەر شانتە و تەنها بەملت داهاتەوە لەگەڵی ڕاهاتووی ئەو کاتە خەتەرە بەڕاستی ئەجا هەر کامێکیان بێ لە دوو حاڵەتی بە دەرنێڤیان خان کە مصیبەتت توش دێ یا خوای گەورە یا هەڵەیەکت کردووە خوای گەورە دەیەوێت بەو تاقیکردنەوەی خاوێنت کاتەوە هەر قازانج دەکەیت تەوان ئەگەر لێرە خوای گەورە بنمونە لە بەرامبەر گوناهێکی بچووکدا جەستەشت سووتێنێ لە چاو عەذابی قەبریش هەر زۆر ئەهوەنترا وایە ئەوە یەک یا ئەوەتە لەو دوو حاڵەتەی بەدەرنێ یا ئەوەتە ئینسان فعلا هیچ گوناهێکی نەکردووە بەڵام کەسێکی باشە خوای گەورە دەوێ دەرەجەی بەرزتر کاتەوە پلەی زۆرتر بەرز کاتەوە بۆیە مەرزنی هەمیشەوا بێ بەڵام هەر چۆنێکی بێ بۆ ئینسانی ئیماندار کە تووشی ئیمتیحان بووی بە مەرجی سەبر بە مەرجی ڕازی بوون ئللا قازانج دەکەی جایا کەفارەتی گوناهتە یا پلەت پێ بەرز دەبێتەوە و دەگونجێت لێ کاتیشدا هەردووکیان بن خراپە مستەڵەحێکی جوانە ئەگە هەر زار بێ جیاوازە بەڵام ئەو مستەڵەح حەز جوان نێ بۆ نوێژە بەکاربێنە دەزانم وا دەڵێن بەڵام خەتەرە الذين چێن ئەوانەی ملکەچن الذين يظنون یا بەچی دەتوانین ملکەچ بین چۆن ملکەچی پەیداکەین لە نوێژەدا الذين يظنون أنهم ملاقو ربهم ئەوانەی کە دڵنیان کە دەگەنەوە بە پەروەردگاریان هەر کەسێک کە دادەبەستێتە نوێژێ یەقینی هەبێ کە دوای ئەو نوێژەی دەگەیەوە خوای ئللا خوشوع ملکەچی تەر بۆ دروست دەبێ بۆیە عولەما دەفەرمون یەکێک لە هۆکارەکانی خوشوع ئەوەیە دەڵێن ئەگەر نوێژت دابەستێ لە دڵی خۆتدا لە مێشکی خۆتدا لە فکری خۆتدا وادانێ دوای ئەو نوێژەی ناگەیە کاتی نوێژێکی دیکە بۆیە پێت وابێ ئاخر نوێژە دەیکەی طبعاً ئاخر نوێژت ئاخر حاڵەتی ئینسان ئەگەر وادانەی ئاخر حاڵەتیت کە دەگەیەوە بەخوای گەورە ئەگەر لە نوێژێدا بووی چەند خۆشە لە سوزدەیدا لە نوێژێدا لە کاتێکدا گفتوگۆ لەگەڵ خوا دەکەی خوای گەورەوە بتباتەوە بۆ لای خۆی ئینسان لەسەر ئەو حاڵەی زیندوو دەبێتەوە کە لەسەری دەمرێ وایە بۆیە ئەگەر ئینسان خوشوعیشی نەبێ لە ناو نوێژێدا بیر بکەوە لەوەی کە دەگەیەوە بەخوای گەورە کە دوای ئەو نوێژەی دیکەت پێ ناکرێ الذين يظنون أنهم ملاقو ربهم ئەوانەی کە دڵنیان کە دەگەنەوە بە پەروەردگاریان ئەوە یەک لە هەوەکان وأنهم إليه راجعون وببێ گومانی ئەوان هەر بۆ لای خوای پەروەردگاریش دەگەڕێنەوە دەگەیەوە بەخوای یعنی دڵنیا بەلەوەی کە دەمری ئەوە مردن دیدار و گەیشتنەوەی ئینسانە بەخوا و کە مردیشی مردنەکە یەکجاری نیەخۆ وایە دوایی زیندوو دەکرێەوە و هەر بۆ لای خوای گەورەش دەگەڕێنەوە ئەو جار دەفەرمێت یا بەنی ئیسرائیل اذكروا نعمتي التي أنعمت عليكم ئەی نەوەکانی ئیسرائیل ئەی بەنو ئیسرائیلیەکان و بیرخۆتانی بێننەوە ئەو ناز و نیعمەت و چاکانەی کە من ڕشتومە بەسەرتاندا وأني فضلتكم على العالمين بێگومان من خوا دەفەرمێت ئێوەم بەنو ئیسرائیلیەکانم هەڵبژاردووە بەسەر هەموو خەڵکی سەردەمی خۆیاندا نەک هەموو دنیادانا هەتا قیامەتێنا لەبەرەوەی بەنو ئیسرائیلی زۆرترین پێغەمبەریان لە ناودا هاتبوو لە سەردەمی خۆیاندا بەنو ئیسرائیلیەکان لە چاو قەومەکانی دیکە فەضل و ڕێز و گەورەیان زۆرتر بوو يا بني إسرائيل اذكروا نعمتي التي أنعمت عليكم أي بنو إسرائيل كان وبالخوتان بينوا أو نازو نعمة شاكاني من كرشتوم بسرتان دا وأني فضلتكم على العالمين بيقمان من يوم هل بجاردوا بسر همو جيهان دا آخر آيات فرمد واتقوا يوما خوتان بباريزن لروجك بترسن لروجك كروجك زور ترسناك يكم لا تجزي نفس عن نفس شيئا هيج كس هیچ شتێکی لە دەست نایە بۆ هیچ کەسێکی دیکە بێنە پێشچاوی خۆت ئەگەر لە دنیایشدا نەتوانی داوای یارمەتی لە کەس کەی و کەسیش نەتوانێت هیچت بۆ بکا پەکت دەکەوێت یا پەکت ناکەوێت ئەو لە دنیای کە دەستت هەیە چاوت هەیە عەقڵت هەیە وایە هۆشت هەیە ماڵت هەیە زۆر جار خزمت هەیە کەست هەیە خان و هەموو شتەکانت لەبەردەستدانە دەسەڵاتیشت هەیە نیسبەتێک وایە عەقڵ و هۆشت هەیە لە قیامەتێ هیچیان لە دنیا کەسیش ناتوانێت هیچت بۆ بکە بۆیە هەدەفەرمێ خۆتان بپارێزن لە ڕۆژێک کە لە توانایدا نییە لە دەسەڵاتایدا نییە هیچ کەس بۆ هیچ کەسێکی دیکە هیچ شتێکە ئەوە یەک لا تجزي نفس عن نفس شيئا لە توانایدا نییە هیچ کەس بۆ هیچ کەسێکی دیکە هیچ شتێک ئەوە یەک لە ترسەناکیەکان پاشان ولا يقبل منها شفاعة وەریش ناگیرێ لەو ڕۆژەدا تکای هیچ کاکارێک
هەر کەسێک ئەگەر هەموو دنیا تکات بۆ بکات طبعاً ئەگەر ئینسانی مادار نەبێ ها بۆ کەسی بێباوەڕە بۆ کەسی خراپەکارە ولا يقبل منها شفاعة وورج ناجري لروج دوايدا لروج قيامته بو إنساني بباورو كافر تكاو رجاي هيج كسك أودو ولا يؤخذ منها عدل وهروها ورج ناجري لروج قيامته دا هيج كس بارمتي لور ناجري ناتوانه لجياتي خوي بارە بدا یا کەسێکی دیکە بنێرێتە ئاگر و لە جیاتی وی سزا وەرگرێ واضحە ولا هم ينصرون ولا هیچ لایەکیشەوە یارمەتی نادرێن و سەر ناخرێن بۆیە دەفەرمێت خۆتان بپارێزن لە ڕۆژێک کە هیچ کەس لە توانایدا نییە هیچ شتێک بۆ هیچ کەسێکی دیکە بکە ولا يقبل منها شفاعة هیچ تکایەکی تێدا وەرناگیرێ ولا يؤخذ منها عدل وهروەها هیچ بارمتە و لە جێدانانێکیشی تێدا نییە ولا هم ينصرون و ئەوان لە هیچ لایەکیشەوە یارمەتی نادرێن و سەر ناخرێن صلى الله عليه وسلم